بە مەبەستی بنەبڕکردنیان کەمکردنەوەی دیاردەی سەگی بێلانە لە نێو کۆڵان و شەقامەکانی شار. قایمقامێتی کەرکووک دەستی کردووە بە دروستکردنی شەڵتەری سەگی بێلانە و بەرەڵاو و بڕیارە لە ماوەیەکی نزیکدا هەڵمەتی گواستنەوەی سەگ بۆ ئەو شوێنە تایبەتە دەست پێ بکات. لەو بارەیەوە قایمقامی ناوەندی کەرکووک دەڵێت لەسەر زۆری سکاڵای هاوڵاتیان و بۆ بنەبڕکردنی ئەو دیاردەیە بڕیاری دروستکردنی ئەو شەڵتەرە دراوە. وەک دەبینن ئێمە ئەمڕۆ لە پرۆژەی کۆکردنەوەی سەگی بێلانەین لە سنووری گوندی پەنجەعەلی نزیک کارگەی چیمەنتۆی لەیلان. پرۆژەکە بەو جۆرە دروست کراوە بۆ پاراستنی ئەو ئاژەڵانە لە سەرما و گەرما سەری شوێنەکان و سەقفەکانی گیراوە. پرۆژەکە لە ڕاستیدا لەسەر 5 دۆنم زەوی دروست کراوە لەژێر چاودێری پزیشک و کارمەندانی ڕاهێنرا و چاودێری دەکرێت. پرۆژەکە ئاو و درەخت و کارەبا و پێداویستیەکانیشی بۆ دابین کراوە تا ئەو ئاژەڵ و سەگانەی لێرە دادەنرێن پارێزراو بن لە خۆر و سێبەری هەبێت. تا ئەو ئاژەڵ و سەگانەی لێرە دادەنرێن پارێزراو بن لە خۆر و سێبەری هەبێت. دروستکردنی شەڵتەری سەگی بێلانە لە ژێر سەرپەرشتی فەرمانگەی تەندروستی ئاژەڵ و قایمقامێت و تەندروستی کەرکووک دەبێت. پزیشکێکی ڤێتێرنەری پێی وایە دەبێت ئیدارەی کەرکووک بە شێوەیەکی گونجاوتر ئەو هەنگاوە بنێت تا بتوانێت ئەو سەگانە لە نەخۆشی و زاوزێ بپارێزرێ. خۆی شێڵتەر بابەتێکی زۆر چاکە بۆ ئەوەی سەگەکان کۆکاتەوە، بەڵام پێویستە لەسەر ڕێنمایی و تەندروستی بکرێنەوەکو هەر شێڵتەرێ بکرێت و تەواو پێویستە پێشوەختە بزانرێت چەندێ سەگ هەیە لە ناو شارەکە، ئەو کاتە مەساحەیەکی گونجایی بۆ دابین بکرێ و دروست بکرێ بە پێی بنەمای سەرەکی کە ئەوەیە سەرمایان نەبێ، گەرمایان نەبێ، باران لیان نەدا، ئەو شتانە نابێ هەروە شێڵتەرە دروستکرێ و عارزێکی ڕق و ڕوود بێ و ئەو سەگان نەخۆشکەون. ڕێگە چارەسەری تر هەیە بۆ ئەوە نەوەکو ئەوەی نێر و مێجا بکرێتەوە. ئێمە ڕێگە چارەسەری بنبڕمان هێوەکو عملیاتە هێلکەدان و ڕەحمی ئەو سەگە دەرەکرێ و تەوا ئەو سەگە نایەتە با و تەڵەبی تەزاوز ناکە و تەزاوز نابێ و بەچکەی نابێ. ڕێگای ترمان هەیە موقەتە، ئەویش دەرزیە، لە ساڵێکا دووجا لەو سەگە ئەدرێت و نەدێتە با و نەداوای تەزاوجەکە و بەچکەوشتی نابێت. بە پێی ئاماری قایمقامێتی کەرکووک زیاتر لە 6,000 سەگی بێلانە لە نێو ناوەندی شاری کەرکووکدا هەیە. هەر بۆیە ئێستا بە گوژمەی 250 ملیۆن دینار شەڵتەری کۆکردنەوەی ئەو سەگانە دروست دەکرێت و بڕیارە 25 کارمەندی ڕاهێنرا و سەرپەرشتیان بکات. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.